يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری ڕابردوودا بابەتێکمان پێشکەش کرد بە ناونیشانی ژنی خەمهێن یان خەمڕەوێن. وتاری ئەم جمعەیەشمان هەر تەواوکەری ئەو بابەتە گرنگەیە و دەڵێن وبالله التەوفیق. ژیان هەوراز و نشێوی زۆرە، بەقاء الحال من المحال. لە کۆنە وتراوە وەستانی ژیان لەسەر بارودۆخێکی جێگیر شتێکی مەحاڵە. ژیان ساغی و نەخۆشی تێدایە، دەوڵەمەندی و هەژاری تێدایە، شایی و شینی تێدایە، دڵخۆشی و خەم و پەژارەشی تێدایە. لە کاتی تەنگانەدا هاوسەر ژن بۆ پیاوەکەی، پیاو بۆ ژنەکەی باشترین هۆکاری ئارامی و دڵدانەوەیە. ئەوەندەی هاوسەری ژیان دەتوانێت بەرامبەرەکەی دڵخۆشکە، هیچ کەسێکی تر لە ژیانە نییە لە نزیکترین کەسەکانت بتوانێت لە کاتی خەم و پەژارەدا ئاوا دڵت بداتەوە و دڵخۆشت بکە. بۆیە قورئان بە ئافرەت دەفەرمێت لیتەسکونوا ئیلەیها. ئەو تەعبیرە قورئانیە بەهێزە، یعنی ئەی بە ژنان دەڵێ ئاگادار بن. پیا و کەسێکی سەربەدەرەوەیە، ئەو پیاوەی کامەی دەڵێ زۆر تووڕەیە، هاوسەری ژیر دەتوانێت هێمنی بکاتەوە. ئەو کوڕەی کە جاران چەند شەڕانی و خراپ و لار و لەوێر بوو، ئەگە خوا ڕەحمی پێ بکات تووشی ئافرەتێکی بەڕێز ببێ، دەیکا بە کەسێکی ئاشتی خواز. ئەوەی کە هەڵدەچێەوە و دانامرکێتەوە، ئافرەت بە سۆز و هەست و دوو قسەی ناسک دەتوانێت کبی بکاتەوە. بۆیە نووسەرە قسەیەکی زۆر جوانی هەیە کە دەڵێ ئافرەت تاکە بوونەوەری ئەم گردونەیە کە لە توانایدا هەیە وا لێ بکا لە یەک کاتدا هەم شاد و بەختەوەر بی، هەم غەمبار و پەرێشان بی. ژن دەتوانێت کاتێک کە لە ماڵەوە لەگەڵ مێردەکەیدا دانیشتووە، تەنها لە نیو سەعاتدا ئەتوانێت لە چارەجێکا وای لێ بکا هەموو گیانی پێکەنین و کەیف و خۆشی بێ. دەشتوانێت لە چارەگی دووەمی ئەو نیو سەعاتەدا لەنکا و ڕووی ترشکا و ڕوو وەرچەرخێنێ و خۆی تووڕەکا و شت بڕێدا و ئەوانە ئەو پیاوەی کە چارەگێ لەوە پێر چەند دڵی خۆش بوو یەکسەر خەمبار دەبێ و ماڵەکەی لێ تەنگ و تاریک دەبێت. ئەوە تەنها کەسێکە کە لە یەک کاتە دەتوانێت هەم شادی هێن بێ هەم خەمهێن بێ. بۆیە ژنی باش کە بەختەوەری دنیا و قیامەت دەبێ ئەو کەسەیە کە بۆ هاوسەرەکەی بۆ مێردەکەی شادی هێن بێ، خەمڕەوێن بێ، نەک خەمهێن بێ. ژنی خەمڕەوێن کێیە؟ خوای پەروەردگار لە قورئانە خۆی وەصفی ئەو ئافرەتانە دەکات. لە سوورەتی ژناندا ئەم ئایەتە هاتووە، لە سوورەتی ئەننیسا. سوبحان الله، ڕێک ئایەتەکە لە سوورەتێکیشە هاتووە کە بە ناوی ئافرەتانەوەیە. سوورەتی ئەننیسا ئایەتی 34 خوای پەروەردگار دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. صالحات وشي صالح بمعنى فاسدة، يعني ئافرەتێک کە دەبێتە مای چاکەکاری و چاکبوون. يعني ئەگەر ماڵێک خراپەشی تێدا بێ، ماڵێکی شەپڕێ و پڕ ئاژاوە بێ، یەک ئافرەتی ساڵیحە بچێتە ناویەوە ڕێک و پێچی دەکا، لە فەساد و خراپە ڕزگاری دەکا. ئافرەتی ساڵیحە، ئافرەتی شادیهێن و خەمڕەوێن چێیە؟ خوا دەفەرمێت دوو سیفاتی هەیە، دوو سیفات. یەکەمیان قانیتات. قانیتات ئافرەتێکە کەوا گوێڕایەڵە بۆ قسەی مێردەکەی، زۆر گوێڕایەڵە بۆ قسەی هاوسەرەکەی،
جا سبحان الله تعبیری قورئان زۆر وردە مەگەر کەسێک ئەو پەڕی جاهیل و نەخوێندەوار بێ نەعوذ بالله بێ ڕەخنە لە قورئان بگرێ ئەینا ئەم قورئانە چونکە کەلامی خوایە ئەو حەج وشەیەکی نییە بتوانی لە شوێنی وشەیەک کە زەلامێک دای بنێ بەس زاناکان قەدری ئەم قورئانە دەزانن بۆیە قورئان سەیریکەن بەڕێزان نەیفەرموو فەالصالحات مطیعات ئەو لەفزە دروست بوو بۆ فەرمووی فەالصالحات قانتات بۆ نەیفەرموو مطیعات خۆ مطیعیش یعنی هەر گوێڕایەڵ ئەم دوو وشە قورئانیە چیان فەرقە قانتات یعنی ئافرەتێکە لەو ڕۆژەوە کە دەستگیرانی ئەو کوڕە دەبێ و دواتر دەبێتە ژنی لە ماڵەوە و حتا مردن لەگەڵیەتی هەموو کاتێک گوێڕایەڵە بەڵام مطیعات دەکرێت ئەگە خوا بیفەرموویە مطیعات ئیطاعە قد تكون منقطعة جاری وا دەپچڕێ یعنی ئەو ژنەی بێ بەر ئەم سیفەتە قورئانیەکەوێ و هەمیشە دڵخۆشی مێردەکەی بێ شادیهێن و خەمڕەوێن بێنە خەمهێن نابێ مطیعات بێ یعنی ئەمڕۆ وەزعی باشە و دڵی خۆشە لەگەڵ تا و بەیانی سەیەکەی تووڕەیە ئەم مانگە باشە و هەفتەیەشکە تووڕە دەبێ خوا دەفەرمێ نە ئەوە بەر ئەو سیفەتە ناکەوێ قانتات حتا دەمرێ ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ مێردەکەی دڵسۆزتر و دڵخۆشترە چۆن لە دەوڵەمەندیدا دڵی مێردەکەی خۆش دەکا و پشتی دەگرێت کە هەژار و قەرزاریش بوو هەر هەمان ڕێگا لێ دەخوڕێ کاتێ مێردەکەی ساغە و دڵخۆشە لەگەڵیا کە خوا نەخواستە مێردەکەی لە جێگادا کەوت و نەخۆشیش بوو یەک تۆز لوتی لێوە نەر چاخێنێ یعنی ناڕەحەتی ناکە چۆن کە مەجلیس خۆشە و هیچ شتێکیان کەم نییە کاتێکیش کە قسەیەکی ناخۆشی دەدەمی مێردەکەی هاتە دەرەوە ئەم نایکە بە دەنگ و باسێکی گەورە دیسان هەمان گوێڕایەڵی بۆ مێردەکەی لەبەر خوا ئەڵە خوا لەبەر خاتی تۆ فەرمانت پێ کردوم ئیطاعی مێرد فەرمانی پەروەردگارە بەجێ دەکا قانتات ئەوە صالحەیە حافظات للغيب بما حفظ الله کاتێک کە مێردەکەی لە ماڵ نییە کەس چاودێر نییە بەسەریەوە کامیرە لەبەر ماڵیان نەبەستراوە ئەمە ئافرەتە ئەوەندە ڕووسور و بەڕێز و بە حرمەتە سەمع و کەرامەتی مێردەکەی دەپارێزێ کاتێ مێردەکەی لە ماڵنێ و میوانێک دێ ئەوەندە بە حرمەتەوە بەڕێ دەکا هەزار جار کابرای میوان دەڵێ ڕەحمەت لەو دایک و باوکەی بێ ئەم ژنەی لێ بۆ بەڕاستی کابرای پیاوە بۆ ژنەکەی ئەوەندە بەڕێزە سەمعی پیاوەکەی دەپارێزێ ئەگەر کەم و کوڕێکیان هەبێ قەت ناچە لای ماڵی باوک و دایک و خوشکەکانی باسیکە هیچمان نییە و بەخۆتە ماڵمان ڕەش و ڕوت و ئەوانەیە بۆ ئەوەی سەمعی مێردەکەی لای ئاوەڵزاواکانی لای ماڵی خەزوری نەشکێ ئەم ژنە دەیشارێتەوە سەبر دەگرێت ئەڵە شکر زۆر باشین بەخوا خۆم حەزم لێنە بۆ شتانە بکڕێتمە پێویست نییە بەهانە دێنێتەوە بۆی سەمع و کەرامەتی مێردەکەی پارێزراو بێ با خەڵک بەشچاوێکی سوک سەیری نەکا با بە کەسێکی بێڕێز و بێحرمەت ناتە بەرچاوی ماڵی خەزوران و ئاوەڵزاواکان و ژن خوشکەکانی و کەسوکاری دەیشارێتەوە کاتێک کە لە ماڵنی ئاگاداری منداڵەکانێتی بەرەڵای کۆڵانیان ناکە ژنی وایە بەدیار ئەڵقەی تورکیەوە دانیشتەوە منداڵی جووا لە کۆڵان گەڕێکیشان هەراسان کردووە گوێشی لێ نییە ئەم وانە مادام باوکیان لە ماڵ نییە بە هەر هۆکارێک چوبێتە دەرەوە ئەم دەبێت جێگەی باوکیش بگرێتەوە تەحمولیەتی دوو مەسئولیەت دەکا هەروەها ماڵی مێردەکەی دەپارێزێ تەخش و پەخشی ناکە ئاگای لێ دەبێت بە تایبەتی کە مێردەکەی لە ماڵ نییە زیاتر لە جاران ئاگای لە ماڵ و حاڵەکەی دەبێت سەروەتەکەی بە فیڕۆ نادا نهێنیەکانی دەپارێزێ پیاوەکە قسەیەکی لای ژنەکەی کردو متمانەی پێێتی بۆ نمونە زەمی کەسێکی کردووە قسەی غەیبەتێکی کردووە لە دەمی دەرچووە ئەم ژنە ئەمە نهێنیە نابێ بڕوا بیجارێتەوە لە کاتی تووڕێدا بڵێ مێردەکەم فڵان قسەی پێ کردووی دەبێ بیپارێزێ بۆی سەمع و کەرامەتی مێردەکەی نەڕووشێ هەر کەسێ ئەم سیفەتەی تێدا بێ صالحاتە ئەوە ئافرەتێکی خەمڕەوێنە نەخەمهێن بما حفظ الله چونکە خوا حەقی ئەوی پاراستووە چونکە خوای پەروەردگاریش حەقی ئەم ژنەی پاراستووە کۆمەڵی ڕێنمایی داوەتە پیاو کە لە جومعەکانی داهاتوو ئینشاءالله باسی دەکەین دەڵێن مادام خوا حەقی منی پاراستووە دەبا منیش مێردەکەم پارێزم مادام خوای گەورە منی لە سای پیاوێکە بەختەوەر کردووە با لە کەم و کوڕیەکانی چاو بپۆشم مادام خوای پەروەردگار ڕەحمی پێکردم بیر دەکاتەوە ئافرەتی خەمڕەوێن ئەڵێ چەند ئافرەت هەیە لە تەمەنی مندا هێستا شووی بۆ نەکراوە چانێ من شوم کردووە مناڵم هەیە ماڵۆچکەیەکی بچکۆلم هەیە بۆچی دڵی مێردەکەم بڕەنجێنم خوا بۆ گەورەی خۆیەوە دوو تەرازووی داناوە چاکە و خراپە بۆ من هەر خراپەی مێردەکەم ببینم ئەی بۆ چاکەکانی مەهێن بە بەرچاو کەسی لەگەڵ نێ خۆی ئامۆژگاری خۆی دەکا پێویستی بە کەس نێ ئامۆژگاری بکرێ
بەڕاستی ئەم مێردە بەختەوەر دەبێت ئەم مێردە هەموو دنیا دوژمنی بێت لە ماڵەوە بەختەوەرە و خەمەکانی لەسەر دەڕەونەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثا لە شەرحی ئەمایەتەدا دەفەرمێت خەیر النساء امرأة إذا نظرت إليها سرتك وإذا أمرتها أطاعتك وإذا غبت عنها حفظتك في نفسها ومالك. إمام أحمد وحاكم حديث كان روايات كردوها دەفەرمێت باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کاتێک کە مێردەکەی سەیری دەکات دڵی خۆش دەبێت. ئەمە ضرورە هەموو دایک و باوچێک بە کچەکەی بڵێ ڕۆڵی گیان بۆ دڵی مێردەکەت خەمبار دەکەی دواتر دڵی ئێمەش خەمبار دەبێت. وەرە سێشتی بۆ بکەم مێردەکەت هەمیشە دڵخۆش دەبێت. خوشکانی بەڕێزی ئێمە دەبێت ئەوە بزانن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیذا نظرت إليها سرتك ئافرەتی باش ئەو کەسەیە کە مێردەکەی سەیری دەکات دڵی خۆش دەبێت. بەچی دڵی خۆش دەبێت؟ بە سێشت. بۆنی خۆش لە ژنەکەی دەکا، ڕووی خۆش، قسەی خۆش. سێشتی زۆر ئاسان هیچ پارەی تێ ناچێت. بۆنی خۆش، ڕوخسارێکی جوان، نەقشێکی ئاڵۆز و دایمە یعنی ترش و تاڵ. ئەمجا بۆنیکی خۆش، ڕوویەکی خۆش، قسەیەکی خۆش و زمانێکی شیرینی دەم بەخەندە. پیاو کە ئەمەی لە ژنەکەی بینی هەموو مەندووبوونی دەرەوەی لەبیر دەچێتەوە. چی خەمێکی هەبێ کە ڕوخساری ژنێکی ئاوای لە ماڵەکەیە لەگەڵ یابینی بڕۆکە خەمەکانی دەڕەوێتەوە. دووەمیان کاتێک کە فەرمانێکی پێکرد بڵێ بەسەر چاو پیاوەکە بە گیان جوابی داتەوە، هیچ پێی عیب نەبێت لەبەر چاوی میوانەکەی بڵێ بەسەر چاو ئەمر دەکەیت ئێستا دەیانمە خزمەتت، نەک بەلالوتێکەوە بڵێ دەباشە ئەو دوو قسەیە چەندی فەرقە. خۆ هەر شتەکەی بۆ دێنێتە بەردەستی، بەڵام بڵێت دەباشە باش چ فەرقێکی هەیە لەگەڵ بڵێ بەسەر چاو پیاوەکە ئەمرەکەی ئێستا دەیانمە خزمەتت. ئەم پیاوە بەمەیان چەند خۆش حاڵ دەبێت، بەمەیان چەند خەمبار دەبێت، تۆ بۆ ئەویان هەڵنابژێری. کاتێکیش کە لە ماڵ نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەم ڕێز و سمعاوەکو لە ئاەتەکەدا باسی کرد، هەم منداڵەکانی هەم ماڵ و سەرەت و سامانی مێردەکەی بە فیڕۆ نادا و هەمووی دەپارێزێ. ژنی شادیهێن مێرد سەربەرز دەکا، سەربەرزی دەکا، بۆڵەبۆڵی بەسەرا ناکە. لە مێژوودا دڵە کاتێک عومەر موختاری قارەمان، کاتێکە عومەر موختار لە لیبیا دژی ئیتالیا داگیرکەرەکان جەنگا بۆ ئەوەی وڵاتەکەی نەکەوێتە ژێر دەستی بێگانەی خوانە ناسەوە، هەموو جارێک کە لە جەنگ دەگەڕایەوە جا دەفەرمێ عومەر موختار ژنەکەی مرد، ژنەکەی مرد زۆر زۆر بۆی گریا. هێشتا لە کولتوری کوردەواری ئێمەدا جاری وایە لای هەندێک پیاو عیبەیە کابرا ژنی بمرێ و زۆر بە کوڵ بۆی بگریا، وایە زانێ عیبەیە کەم و کوڕێ ڕەمە لە دڵەوە زۆر خەمبارە بە دڵنیاییەوە، بەڵام پێی عیبە فرمێسک بە چاویا بێ خۆی دەخواتەوە. ئەو پیاوە قارەمانەی مێژوو عومەر موختار هەر هەمووتان فیلمتان بینیوە و بیستوتانە، ئەڵێن لەسەر جەنازەی ژنەکەی ئەوەندە بە کوڵ دەگریا هیچ کات لە ژیانی ئەوانە گریا بوو. دڵیان دایەوە ئەو سەرکردە و فەرماندە عەسکەریانەی کە لە دەوری بووتیان قوربان خەڵک هەموو سەیرت دەکا. فەرمووی ئاخر ئێوە نازانن چه پشتیوانێکم لە دەست چوو، هەموو قارەمانێتی و پیاوەتی و ئازایەتی من ئەم ژنە بوو لە پشتمەوە. هیچ کاتێک نەچوومەوە ماڵەوە ڕەشماڵ نشیم چونکە هەمووی ئاوارە بوو بەهۆی جەنگەوە. هیچ کات خێمە کە جەنابتان بینیوتان لە دەستچێ ژوورەوە خێمە بچووکە ئەبێ سەردانەوێنی بۆی سەر لێ نەدا، مێزەر و کوڵاو لێ نەبێتەوانە ئەمجا بچیتە ژوورەوە. ئەڵێ لە ژیانی خۆمدا ژنەکەم نەیهێشتووە خێمەکە من سەردانەوێنم، کە زانیوێتی من هاتوومەوە ڕای کردووە چۆتە سەر شتێک خێمەکەی بەرز کردوێتەوە دەرگاکەی کردوێتەوە و توێتی تۆ پیاوێکی هێندە قارەمانی نابێت بۆ چوونە ژوورەوەش لە خێمەدا سەر نەویکەی، ئەبێ سەرت هەمیشە بڵند بێ. ناهێڵم پیاوەکەم لە چوونە ژوورەوەی ماڵیشدا بۆ خێمەش سەر نەویکە، وەی قەت دوژمن نەزانێت پیاوێکم هەیە بە عمری خۆی سەری نەوی نەکردووە. ئەڵە کاتێک کە ئەوەم لە ژنەکەم دەبینی نە لە هاتنە دەرەوەدا نە لە چوونە ژوورەوەی ماڵدا ئەو ژنە پێش من بەرزە پێ بووە و خێرا خێمەکەی بەرز کردوێتەوە بۆی من سەر نەوی نەکەم، ئاوا نەڕۆم. وەڵڵا کە بەرەو ڕووی دوژمن دەبوومەوە شەرمم دەکرد لە ئاستی گولەدا سەر نەویکەم. هەموو کات ژنەکەم بیر دەهاتەوە ئەوە ژنێکە پێم دەڵێ پیاوێکم هەیە قەت لە ئاستی هیچ شتێکان نابێت سەر نەویکە. وەی عومەر موختار ئەو قارەمانی لێ دەرچوو، وەیە کە مرد ئەویش لە دوای ئەوە زۆر نەبوو شۆڕشەکە وێران بوو. بەڵێ ژنێکی ئاوات هەبێت لە ماڵەوە چ پیاو کاتێک خەمبار دەبێت، چۆن سەری نەوی دەکا بەرامبەر بە دوژمن، بەرامبەر بە هیچ هێزێکی دنیایی. هەموو پیاوێک ژنەکەی خۆی خۆش دەوێت، ئەوە حەقیقەتێک دەبێت خوشکانی بەڕێز بیزانن. ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکین بەداخەوە زۆری دەستگای ڕاگەیاندن و ڕێکخرا و ئەوانە لەگەڵ احترام بۆ هەر کەسێکی باش و قسەی جوان کرد کە خەڵکی باش و ڕێکخراوی جوانیش هەیە و قسەی جوانیش دەکرێت، بەڵام هەندێکیان دەبینم زیاتر
منافەسە دروست دەکەن لە بەینی ژن و پیاودا خەڵکانێکن وا لە ئافرەتان دەکەن ئەبێ وریابی پیا و چییە حسابی زۆر بۆ نەکەی یان پیا و ژنی خۆش ناوێ بە چاوی سوک سەیری دەکا پیا و سالاری هەیە بەڕاستی ئەوانیە هیچ کاتێک کە پیاوێک ژنێکی خۆش نەوێ کچێکی خۆش نەوێ ناچێتە خوازبێنی ئامادەنیە هاوسەرگیری لەگەڵا بکە وەڵاهی لە سەرەتاوە هەموو یەکتریان خۆش دەوێ بەڵام گرنگە ئەم خۆشەویستێ بپارێزی نەهێڵی دڕک و داڵی لێباڵێ پیاو و پیاوێک ژنەکەی خۆی خۆش دەوێ ئێوە خەمڕەوێنی بێ نەک خەمهێن بەڵام پیاو بەچی خەمبار دەبێ بەچی ژن لە خەمڕەوێنەوە دەبێتە خەمهێن بەم سیفەتانە دوانزەیان باس دەکەم جمعی ڕابردوو پێنجم باس کرد یەکەمیان المەرئەة المەغڕورە ئەو ژنەی زۆر بغڕایە یعنی دایمە بە پیاوەکەی دەڵێ کوڕەگە من نەبوومای چێ شووی پێ دەکردی و ئەزانێ ئەگەر ئەم ژنە نەبوویە ئەم پیاوە لە ژیانی ژنی دەست نەدەکەوت پیاوە بەمە خەمبار دەبێ ئەو پیاوە ڕێزی هەیە نەخێت تۆش نەبووی تایە خوا پەچی کەسی نەخستووە و پەچی تۆی نەخستووە ئەبێ ژن شانازی بکە بڵێ خوا منی خۆش ویستۆ کە هاوسەرێکی بەڕێزی وەکو تۆی بەنسیب کردوم ئەگە کەم و کوڕێکی تەبێ هەموو چاکەکان دەوەندە زۆرە ئەوەدا دەپۆشێ نەک مغڕور بێ بڵێ ئەگە من نەبوومە هەتاماوی بێژن دەمایتەوە دووەم ئافرەتی درۆزن سێم ئافرەتی ئەنانی ئەڵە بەس من یعنی کابرا کاتێکیشی هەیە ژنەکەڵێ بەس دای من بی نابێت سەردانی باوکت بکەی نابێت بچێ لای خوشکت نابێت بچێ لای فڵان کەس نابێت هاوڕێکەت هەر خۆم هەر چی هەبێت دەبێت بۆ خۆم بێ ئەوە ئەنانیە پیا و توانا و تاقی زۆرە خوای گەورە سیفاتێکی بە پیا بەخشی و بەشی هەمووان دەکا چوارەمیان ئافرەتی زۆر بڵێ کە بەردەوام قسە دەکا پیا و کەمتر حەزی لە قسەیە یعنی بەعام دەڵێم لێنا بەخوا پیاوی واشە بۆ من لە سلێمانیەوە هاتوومە هەولێر خوا ئاگادارە ئەو هەموو ڕێگەی چەند سەعاتە ئەو پیاوەم نەبینیەوە بێدەنگ بێ من سێ چوارجار خەوم لە سەیارای لێکەوتەوە خەبەرم بۆتەوە هەر قسەی کردووە پیاوی واش هەیە بژنی واشە زۆر بە ئەدەب دەزانێت لەکوێدا قسە بکە بەڵام بە سروشتی گشتی دەڵێن ئافرەت زیاتر حەزی لە قسەکردنە لە پیاو کە بینی ئەم ژنە بێدەنگ نابێ و لە ئێوارەوە تانیوە شەو دەی ڕێسێ و ڕز دەبێ لێ یعنی خۆشەویستی کاڵ دەبێتەوە بەرامبەری لە سنوور دەچێتە دەرەوە پێنجەم ئەلینفعالیە ئەو ژنەی هەمیشە هەڵدەچێ لەسەر یەک قسە هەڵدەچێ و چاوی تاریک دەبێ و هیچ نابینێ خراپە شەشەمیان کەثیرەت الشەکوا ئەو ئافرەتەی دایمە شکوای هەیە بەردەوام دەبۆڵێنێ بەردەوام ناڵە خۆت چۆ چیت کردو و چیمان هەیە بەردەوام باسی ئەو شتانە دەکا کە ئەم پیاوە نەیکردو و نەیکڕیەوە و نیانە هەمیشە شتێکە 100 جاری دەڵێتەوە مێشکی پیاوەکەی پێ دەکۆڵێت تا جێبەجێ دەبێت بەردەوام شکوای هەیە هەر دەناڵێنێ هەر ناڕەحەتە هەر ناڕازیە حوتەمیان ئەو ئافرەتەی کە کەرامەتی مێردەکەی دەڕوشێنێ ڕوشاندنی کەرامەتی پیاو ئاسانە بەڵام چاکردنەوەی زۆر قورسە هەشتەمیان ئەو ئافرەتەی کە بە چاوێکی سوکەوە سەیری مێردەکەی دەکا یعنی جاریوە زەردەخەنەیەکی گاڵتە ئامێزی بەرەو ڕوو دەکا پیاو بەوە دەمرێ زۆری پێ ناخۆشە یانە ئافرەتەی کاتی پیاوەکەەوە قسەی بۆ دەکا و ئامۆژگاری دەکا قسەی گفتوگۆی شیرینی لەگەڵا دەکا ئەو چاوی لە شوێنشکە ئەو سەیری تەلەڤیزۆن دەکا سەیری شتێک دەکا سەیری گۆڤارێک دەکا ئەم پیاوە قسە بۆ تۆ دەکا کاتێک دڵی خۆش حاڵ دەبێ کە چاوی ئافرەتەکە ڕێک لە ناو چاویدا بە کاتێک قسەی بۆ دەکا نەبڕووی لە لایشکە بێ و نەک بە شتێکی ترەوە مەشغوڵ بێ نۆیەم ئەو ئافرەتەی کەوا هیچ مڕاعاتی شعوری مێردەکەی ناکا بڵێ ماندووە بڵێ لە سەفەر بووە بڵێ کەسوکارێکی مردووە بڵێ خەمێکی هەیە بڵێ ناساغێکی هەیە ئەو دەیەوێ هەموو کات وەکو سعاتێکی خڕمیشکراوە مەزبوط و ئامادە بێ دەی ئینسانیش پیاویش وەک تۆ ئینسانە هەموو حاڵەتەکانی یەکسان نابن دەبێ مڕاعاتی شعوڵ و ئەحواڵی بکەی بەتایبەتی لە چوونە سەر جێگای خەوتنە ئافرەتی واتانە چێتە سەر جێگای خەوتنی پیاوەکەی مشکلەکانی ڕۆژی بەبیر نایەتەوە دراوسێکە وای کرد منداڵەکان وایان کرد خوشکەکە دوای کرد ئەو تەلەفۆنی کرد ئەمە کاتی خۆشی و شادمانی و ئیسراحەتی ئەم پیاوەیە ئەم ژنە لەم کاتەیە هەرچی خەمی دنیای هەڵی دەڕێژێ دەی پیاوەکە هەر ڕۆژ ماندوو شەویش فەقیرە لەوە ماندووتر بۆیە خۆشەویستی بەرامبەر بەم ژنە کاڵ دەبێتەوە خەمی بۆ هێناوە نەک خەمڕەوێنی بوو بێ دەیەمیان ئەو ئافرەتەی ئیدمان بووە چۆن کابرا تریاک دەچێشێ بەبێ ئەو ئیدارە ناکە ئەو ئافرەتەی کە ئیدمان بووە لەسەر بازاڕکردن بەردەوام چەند دینارێک و ملیۆنێک لە ماڵەوە کۆ نابێتەوە ئەم هەمووی بە فیڕۆ دەدا بەردەوام چاوی لە بازاڕە یعنی کات و ناکات نازانێت بە لیست و قایمە و پێویستیەوە ناچێتە بازار کە چۆ بازار چاوی بە هەرچی کەوت دەیەوێ پیاوی داما و پرۆژەی هەیە بەرنامەی هەیە لە نەهامەتی دەترسێ لە نەخۆشی دەترسێ حەقیشێتی وڵاتێک کە ئەمانێکی ئیستیقراریەتی اقتصادی تێدا نییە سیستمی بانقی تێدا نیە چەند دینارێکی پاشەکەوت کردو بۆ ڕۆژێکی تنگانە مناڵەکانی محتاج نەبن ژنەکە ئەوە نەزانێ هەر کە ڕۆی بۆ بازار ئەوەی 2 ساڵە کۆیان کردوێتەوە لە 2 بازارکردنا هەمووی سەرفکە
بەردەوام حەزی لە بازار بێ، بەردەوام بەبێ هۆ بەبێ ناهۆ بچێتە بازار و مۆڵێکەوە ئەوی ویستی بیکڕێ و دەوانەی نیوەی دوایی فڕێ بدرێ. پیا و بەڕاستی بەمە خەمبار دەبێ کە هەز دەکا ژنەکەی هاوکاری نەبوو بەڵکو ماڵوێرانکەری بوو، قسەش بکات وان ڕەزیلە. یانزەهەمین ئەو ژنەی کە بەردەوام قسە و قسەڵۆک دێنێەوە دەبا فڵانکە زوای گوت فڵانکە زوای کرد فڵانکە زەوای گوت ئەوە تەلاق درا ئەوە ژنی هێنا ئەوە شکاتی هەیە نەمامە هەر خەریکی قیل و قالە پیاو بەوە بێزار دەبێ. دوانزەهەمین و خاڵی کۆتایی ئەو ئافرەتەی کاتێک کە دەنگ بەرز دەکاتەوە کە هاوار دەکات دەقیژێنێ تووڕە دەبێ پیاوەکەی بێدەنگ پیاوێکی لە سەرخۆ هێمن بە نەرمی ئامۆژگاری دەکا ئەم ژنە وابزانێ ئەم پیاوە لێ ئەترسێ وابزانێ ئەم پیاوە عاقڵ و ژیرە کە دەیەوێت سەمعی خۆی ژنەکەی و ماڵەکە پارێزێ و خەڵک گویان لە دەنگی نەبێ و ئەمیش دەنگ بەرز نەکاتەوە و ئاگرێکی گەورە نەکەوێتەوە لە بینیاندا هێمن خۆی کز دەکات سەر نەوی دەکات قسە ناکە ژنەکە لە جیاتی بڵێ ئەو پیاوە زۆر بەڕێزتر بوو لە من بڵێ وەڵای ئەوە لێم دەترسێەوە تا زاڵبووم بەسەریە چاوە لێ ناوێرە قسە بکە پیاوە بەمە زۆر ناڕەحەت دەبێ ئەم پیاوێکی ژیرە پیاوێکی بەڕێزە پیاوێکی عاقڵە پیاوێکی خاوەن کەسایەتیە لە سەمعی خۆی و هاوسەرەکەی و منداڵەکانی دەترسێ بۆیە دەنگ ناکە ئینا خۆیش دەتوانێت هاوارکە و قسە بکە بەڵام ئەم خۆی دەخواتەوە ئەگەر ژنەکە ئەمەی بەڕێز نەزانی بەشکان و بە زوعفی زانی بەڕاستی پیاو خەمبار دەبێت بەڕاستی کۆڵە خەفەتی گەورەتر لە هاتوو هاواری ژنەکەی دێتە سەرشانی ڕاستیەکی سەلماوە لە پشت هەر پیاوێکی گەورەوە ژنێکی گەورە ئافرەتێکی گەورە هەیە بۆیە لە ژیاننامەی پێغەمبەری ئەکرەمدا صلی الله عليه وسلم ئەو سەروەرە لە دوای پاڵپشتی خوا لە دوای وحی ئیلاهی خاتو خەدیجەی هاوسەری لە پشتی بوو خاتو خەدیجە 6 صفاتی تێدا بوو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆزگە ئافرەتانی ئێمە شوێنی دایە خەدیجە بکەوتنایە ئاوا بوونایە بۆ مێردەکانیان لە هەموو تنگانەیەکدا پشتیوانی بوو لە خەمباریدا دڵدەرەوە لە ئازاردا هاوبەش لە نەبوونیدا دەستگیر لە تەنیاییدا هاودەم لە بێکەسیدا هەموو کەس و کاری بوو جێگەی هەموو کەسی بۆ گرتبەوە بەم 6 صفەتە جوانی خاتو خەدیجە پێغەمبەری خوا گەورەترین سەرکەوتنی بەدەستهێنا بۆیە ساڵی وەفاتی ناونا عام الحزن فەرمووی قەت لە ژیانمان ناڕەحەتی وان بەسەرا نەهاتووە پرسیارێک دەکرێت لەوانەیە ژنێکی بەڕێز کە گوێبیست و بینەری ئەم وتارەیە پێمان بڵێ مامۆستا ئەخە من پیاوەکەم تووڕەیە ئەی چی بکەم تەبیعەت توندە عەسەبیە چی بکەم بەرامبەری لە وەڵامیا دەڵێن خوشکی بەڕێزم دوو ڕێگات لەبەرە زۆر ڕاستە منیش لەگەڵتان پیاوی وا هەیە یعنی تووڕەیە بەردەوام عەسەبی بوونە تووڕەبوونی هەیە تۆ لەو کاتەدا کە ئەو تووڕەبوو قسەیەکی نابەجێی گوت دەتوانی تۆش قسەیەکی نابەجێی بەرامبەر بکەیەوە تووڕەبیەوە ئەوە عەدلە بە مقابلی خراپەت کردوێتەوە و شیفای دڵ و دەرونی خۆت داوە دڵ دیسراحەتی کرد ڕێگەی دووەمیان ئەوەیە لێی ببووری چاوپۆشی لێ بکەیت تەساموحت هەبێ بەڵام لە دڵەوە لێی ببووری نەک بە زمان لە دڵیشتا ئەمە هەڵگری و ڕۆژە تۆش تۆڵی لێ بکەیەوە نا دڵت پاکەوە بەرامبەری وڵە قەیناکە گەردنت ئازابێ چونکە کاتێک کە پیاو تووڕەیە بەڕێزان لە کاتی تووڕەییدا شەیتان چۆن مناڵان یاری بە فتبۆڵ و بە تۆپێک دەکەن لە کاتی تووڕەیی هەر یەکێک لە ئێمەدا پەنا بەخوا شەیتان ئەوە یاریمان پێ دەکا چاوت هیچ نابینی عەقڵت دادەپۆشێ وەکو تۆپی دەستی مناڵان دەتهێنێ و دەدبا قسەت پێ دەکا هانت دەدا چی لە بیریشن نەبۆ دەیهێنێتە سەر زمانت ئاگر لە دەمی ئینسانی تووڕە دێتە دەرەوە جا پیاو ئاگر لە دەمی بێتە دەرەوە ژنەکەش بە مقابلی ئەوە هەمان ئاگر فڕێدا نار و نار دەبێتە ناڕان یەکسانە بەچی تەئکولانی ما فی البەیت فی ثەوان زانیان فەرموویانە پیاو ئاگر و ژن ئاگر یەکسانە بە ناڕان تەئکولانی ما فی البەیت فی ثەوان والله لە ماوەی چەند چرکەیەکدا تەواوی ماڵەکە هەڵدەوەشێ خێزان هەڵدەوەشێ و بە تەلاق و جیابوونەوە کۆتایی پێدێ لەسەوەی ئەم تووڕە و ئاگراوی ئەمیش تووڕە و ئاگراوی لەوی خراپتر دوو ئاگریش بەر یەککەوتن ماڵەکە تەحەمولی ناکات نەک لە دەقەیەکە لە چەند چرکەیەکە ژیانی ئەو ماڵە کۆتایی پێدێ هەموو سەرگەردان دەبن ئەی چی بکە ژنیشیت تازە تەبیعەتی مێردەکە دوایە خوشکی من تووڕەیە زوو تووڕە دەبێت زوو هەڵدەچێ خۆگە زوو ئاش بێتەوە باشتر جاریوە درەنگ ئاش دەبێتەوە کە ئەو تووڕە بوو تۆ لەبەر خاتری خوای پەروەردگار ئەو پاداشتە لە خوا بوویە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ لەبەر خوا تووڕەی خۆی بخواتەوە کە تۆش وەکو ئەو ئینسانی حەقت تووڕەبی نایکەی ئەوە پاداشتەکەت بسپێرە بە خوا لە بەهەشتا پاداشت دەداتەوە لەم دنیاشە سەرفرازت دەکا لەم دنیاشە بە عیززەتت دەکا وا مەزانە تۆ سەر کۆنەکراوی و چاوت شکێندراوە خوا ئەو ئافرەتە بە عیززەت و شکۆمەند دەکا لەبەر چاوی خەڵکا بە ڕێزی دەکا کە ڕێز لە مێردەکەی دەگرێت
بێدەنگ بە حتا کابرا هەموو قسەکانی دەکا حتا شەیطان ئەوەی خستوێتێ دڵیەوە دەیڵێ دڵنیا بە دوایی خۆی پەشیمانە دوایی کە کەس جوابی نەدایەوە تۆ هیچ قسە مەکە هیچ ڕەدی مەدەوە با لەسەر حەقیش بی با قسەکانیشی ڕاز نەبن چونکە ئەگەر قسەت کرد قبوڵی ناکە ئەو تووڕەیە لەو کاتەیە گوێەکانی داخراون هیچ ناویستێ قسە بۆ تووڕە بکەی ئەو هیچ ناویستێ هەر هیچی پێمەڵێ دووەمیان کە جوابی دەیەوە دەزانێ بەرپرسی دەدەیەوە قسەکانی هەمووی ناڕاستن کە بەرامبەر بە تۆ دەیانکە تۆ نێتی ئەو قسانە نەبوو کە ئەوی تووڕە بووە بەڵام وا ئەزانێ بەرپرست داوەتەوە خراپتر دەبێت بۆیە باشترین حەل ئەوەیە بێدەنگ بە با لەسەر حەق بێ و قسەکانی مێردەکەت ناڕاست بێ بێدەنگ بە حتا هێور دەبێتەوە دوای ئەوە بەهێمنی بچۆلایەوە بە دەنگێکی نەرم و ناسکی ژنانە بە نازی و چاوتێبڕینێکی جوانەوە بڵێ وەڵڵاهی پیاوەکە من تۆم خۆش دەوێ بڕاو کە تۆ غەڵەت حاڵی بووبووی بەخوا من مەبەستم ئەوە نەبوو جا ئەو تووڕەبوونەی دەویست دەی تۆ دووسێ جار ئەمە لەگەڵ مێردەکەت بکە بزانێت چۆن هێوری دەکەیەوە چۆن داوای لێبوردن لێ دەکات چۆن تەریق دەبێتەوە ئەم ڕێگایان باشترە یان بەوەی تۆش لەو تووڕەتر بی و ئینتیقامی لێ بکەیەوە ماڵەکەتان وێرانکەی بە بێگومان ئەم ڕێگایان ژیرانەترە ئەو کاتە خەمێک لە ماڵەکەدا هەبوو بە هەردووکتان بە ژیری تۆ کرایە دەرەوە ئەو بەڕاستی ئافرەتی خەمڕەوێن ناهێڵێ ئەو خەمەی کە ویستی بێتە ژوورەوە دەرگاو پەنجەرەی لێ قەپات دەکە کە هاتیش لە پەنجەرە لە دەرگاو فڕێی داتە دەرەوە و ناهێڵێ لە ماڵەکەدا بمێنێتەوە بۆ هەتایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بینیسائیکم فی الجەنە پێتان بڵێم چ ژنێک ئەهلی بەهەشتە جەنابەت چاوردکەوە ئەگە کچەکەت شووی کردووە و ئەم سیفەتەی تێدایە شانازی بکە کچێکت هەیە خاوەن مێردە و ئەهلی بەهەشتە ئەگەر ژنێک ئەم سیفەتە لە خۆیدا دەبینێ باش شاهدی بۆ خۆی بدا کە دەچێتە بەهەشت ئەگەر تۆی هاوسەری بەڕێز دەزانی ژنەکەت ئاوای لەگەڵا کردووی وەڵڵا کە چوویتەوە بڵێ ژنەکە مژدە لێبێ لەسەر زمانی پێغەمبەر تۆ ئەهلی بەهەشتی پێغەمبەرێک کە قەت قسەی لە خۆوە نەکردووە هەمووی وەحی خوایە فەرمووی پێتان بڵێم ئەو ژنەی کە جێگەی بەهەشتە وتیان بەڵێ فەرمووی كل وەدود وەلود هەر ئافرەتێک خۆشەویستی لێ ببارێ یعنی بەردەوام خۆشەویستی دەبەخشێتەوە بەردەوام ئامێزی خۆشی هەیە حەزی بە مناڵە حەز دەکات جایی وایە خوای گەورە پێی نابەخشێ لەبەر حیکمەتێک ئەم ئافرەتە هەر بەردەکەوێ خۆی حەزی پێیەتی بۆیە ئافرەت دەبێت کاتێک ببێتە دایک کە هەموو ژیانی پڕ بێت لە خۆشەویستی بەخشین بۆی منداڵەکان لە ئامێزی خۆشەویستیە پەروەردە بن ئەو ئافرەتەی کەوا زۆر خۆشەویستی دەبارێنە و حەزی لە منداڵە ئیضا غەضیبەت کاتێک تووڕە بوو خۆی هەڵچوو تووڕە بوو ئەو ئوسیئ ئیلەیها یان مێردەکەی خراپەی بەرامبەر کرد ئەو غەضیبە زەوجها یان مێردەکەی تووڕە بوو هەر بەبێ بەهانە تووڕە بوو ئەم سێ حاڵەتەیە تووڕەبوونی ماڵ ژنەکە خۆی تووڕە بووە ئەم خۆی غەدری لە مێردەکەی کردووە تووڕە بووە یان خراپەی بەرامبەر کراوە بۆیە تووڕە بووە یان هیچ خراپەیەکیشی نەکردووە بەسە زمانە مێردەکە بەهانەی پێگرتووە تووڕەی کردووە عەزیەتی داوە ڕۆژ یان بەم حاڵە بردەسەر تا شەو دێ قالت هذه يدي في يدك دەست دەبا بۆ لای دەستی مێردەکەی لە وەختی خەوتن و سەر جێگاییمانە دەستت بێنە وەرە دەستت بێنە ئەمە تەنەزول نابێژن ئەمە بە تەنەزول بزانێ ئەمە گەورەی دەنوێنێ بچێ دەستی مێردەکەی بگرێ بڵێ وەرە ئێمە ئەمڕۆ شەڕمان بوو بەخوا خەتان بێ و خەتات بێ قەینا بەوازی لێ بێنین وەختی جێگای خەوتن و شەو ڕاکشانمانە دەستی ژنەکەی بگرێ و بیهێنێتە سەر جێگا بڵێ لا ئەکتەحیل بغەمض حتى ترضى سوێن بەخوا پیاوە کە چاوم ناچێتە خەوت تا لێم ڕازی نەبی و ماچم نەکەی دەست لەم لم نەکەی هەتا ئاژ نەبینەوە و کێشەکەمان کۆتایی پێ نایە من ئەم شەو ناخەوم والله هەر ژنێک ئەوەندە ڕێک و پێک بێ ئەوەندە خەمڕەوێن بێ دڵنیا بێ کە جێگەی بەهەشتی خوای پەروەردگارە پێغەمبەر لە دنیادا موژدەی پێبەخشیوە جاتخوا حیف نییە بەهەشت بەو ئەم خەڵاتەی کە هیچ زمانێک ناتوانێت وەسفی بکە و هیچ چاوێک نەیبینیوە و هیچ گوێیەک وەسفەکەی نەبیستووە لە دەستی دەی لە پێناوی ئەوەدا کە ئەم ڕەفتارە جوان و نەرمونیانە بەرامبەر بە هاوسەری ژیانت بنوێنی بەڵێ جێگەی خۆیەتی ژنی خەمڕەوێن لە ئەو پەڕی تەنگانەدا دڵخۆشی مێردەکەی دەداتەوە خەمی لێرا دەبات نەک خەمباری بکات سپاس بۆ خوا میلەتی ئێمەی کورد پڕە لەو ئافرەتە بەڕێزانە مامۆستا هەژاری موکریانی هەموو ناومان بیستووە هەژار شاعیری کۆماری کوردستان شاعیری پێشەوا قازی محەممەد لە کتێبەکەی خۆیدا کە ژیاننامەی خۆیەتی لە چێشتی مجێور لە لاپەڕی 1994دا دەگاتە سەر ئەوەی کە دەڵێ کاتێککە ئاوارە بووم لە دوای ڕوخانی کۆمار هەڵاتم بۆ عێراق چوومە شاری بەغا لەوێ دوکانێکم دانابوو نەمری و نەژی ڕۆژی کولێرەیەکم پەیدا نەدەکرد لە دوکانی ڕەسم چێتێکە ئەوەی کە بە زمانی ئێرانی پێڵەن عەکاسی ئەڵە ساڵی 1954 بوو
لە بەغا لە دوکانە بچکۆلەکەی کابرایەکدا کە من شاگرد بوو ئیشم دەکرد شاگرد بووم ئیشم دەکرد پیرێژنێکی خەڵکی ڕەواندز هات و بە زمانی هەولێری هەلهەلەی لێدا وەکو ژنە بەغدایان و بە زمانی هەولێریانە پێی وتم مژدە لێ بێ مارومندارت هاتووە بۆ پاداشتی بدەمەوە مزگێنی بدەمێ بەڵام من لە شوێنی خۆم وا حەپەسام هەموو ئەندامی جەستەم لە جوڵەکەوت ئافرەتە کە ئەوەی بینی من نەک هەر شادمان نیم هەر لە شوێنی خۆم ڕق بووم وازی لە مزگێنی وەرگرتن هێنا و بە بێت چرپە دوکانەکەی بەجێهێشت خوای گیان بیرم کردەوە من ئێستا ئەمڕۆ نانی ئێوارەم نییە بیخۆم هیچ شتێکم نییە لەم دوکانەدا بە شاگردی و نانەسکی دەژیم و لێی دەخەوم ژن و منداڵەکەشم هاتووە لە ئێرانەوە ئەی خوایە چیان لێ بکەم وە زۆر حەپەسام سەیرم کرد ئەوەی ماڵ و سەروەتم هەیە هەرچی هەمە و نیمە 6 درهەمە 6 تمەنی ئێرانیە یعنی نزیکی 6 دیناری ئەو کاتی عێراقی لە ڕێگادا خەمبار ڕۆیشتم کتم لە کوێن ئەوەندەی گوتیوا لە ماڵی خات شەوکەتن ماڵی ئافرەتێکە ئەکەویش هەر کوردی ڕۆژهەڵات بوو ئاوارەی بەغا بوو گوتیوا لە ماڵی ئەوان لایەنداوە هاتوون هەتا سلێمانی و لە سلێمانیشەوە بە ئۆتۆمبیل هاتوون بۆ بەغا ژنەکەم لەگەڵ تاقە کوڕەکەمدا برادێکم توش بوو کە خەڵکی ڕۆژهەڵات بوو ئەویش ئاوارە بوو دەوڵەمەند بوو لەسەر دوکانی کابرایەکی جوولەکە کە چووبەوە بۆ فەڵەستین ما بۆ میراتی ئەوی بۆ ما بۆ دەوڵەمەند بوو وتی هیچ خەمن نەبێ خوا گەورەیە 36 دینارت بە قەرز دەدەمێ هەر وەختێ هەت بوو بمدەوە ئەگەر نەت بوو گەردنت ئازابێ ئیشەڵڵا ئەشت بێ هەر خۆت بە قەرزان مەزانە ها دۆستی ڕاستەقینە لە ئەو پەڕی تەنگانەدا فریاد دەکەوێت هەر لەگەڵ ماوە چی کەلوپەلی پێویستی قاپ و قاچاق و کەوچک و پیاڵە و قۆری و ئەمانە بوو هەموم کڕی ئەوەی کە ماڵێکی بچکۆلە لە 3-4 زەرفا هەڵمان گرت و چوومەوە لەو کاتەدا بەڕاستی خۆم بە شەرمەزار دەزانی چونکە من لە ساڵی چەندا ژن و منداڵم بینیەوە لە ساڵی 1954 ئەی لە ساڵی چەنە بەڕێزان بەجێهێشتووە لە ساڵی 1946ەوە بەجێهێشتووە دوای ئەوەی کە قازی لە سێدارە درا و ئاڵای کوردستان داگیرا هەژاریش ئەمری قەبزی هەیە شاعری کۆماری کوردستانە هەڵات بەرەو سنووری عێراق و هاتە سلێمانی و دواتر چوە بەغا لە ساڵی 1946ەوە ژن و منداڵی نەبینیوەتەوە لە وەفدی سەقزار لەوێ ڕایکردەوە خواحافیزی لە ژن و منداڵیشی نەکردووە ساڵی 46 بۆ 54 8 ساڵ و چەند مانگە لەم ژن و منداڵی بێئاگایە وەڵا کە من بەجێم هێشتن و ئاوارە بووم 8 ساڵ و ئەوەندە مانگە نزیکی 9 ساڵە نەمبینیونەوە ژنەکەم معسومەی خێزانم تەمەنی 18 ساڵ بوو تازە خوای گەورە کوڕێکی پێبەخشی بووین ناوم نابوو شێرکۆ دواتر نابووی ناویان نابوو گۆڕی بوویان بە محەممەد شێرکۆیان کرد بوو بە محەممەد تەمەنی 4 مانگ بوو مەلوەتکەیەکی 4 مانگیم بەجێهێشت بوو ئێستا سەیرەکەم ژنەکەم وا چوەتە تەمەنەوە 9 ساڵ بەسەر تەمەنیان تێپەڕیوە منداڵەکەم 9 ساڵە بە هیچ شێوەیەک ڕووی لە من نەدەکرد و حەدی گوت دایە ئەو پیاوە کێیە چونکە مناڵێکی 4 مانگم بەجێهێشت بوو ئێستا بینیومەتەوە کوڕەکەم 9 ساڵە نە نامەیەک نە حەواڵێک نە هیچ بەڵام ژنی قارەمان چەندی ماڵی برا و باوشی بەدوێ هاتوون کاکە خوازانە هەژار کوژراوە گیراوە بێسەر و شوێنە نە نامەیەکی هەیە نە هەواڵێکی هەیە ئافرەت وەرەوانەیە وەرە مناڵەکەشت بێنە بڕۆ شوو بکەوە وتێتی بەخوا یەک ڕۆژ ئەم ماڵە بەجێ نایڵم یەک دەقە نەچۆتەوە ماڵی باوکی لە ماڵی عەبدوڵای برام لەسەر کۆرپەکەی بەخێوی کردو بە نازداری بەخێوی کردو خستوێت ێبەر خوێندون و پێی خوێندووە پۆلیەکی سەرەتایی خوێن وڵە باموەکو منداڵی خۆم تەمبەڵ بوو هیچ فێر نەدەبوو بەڵێ ئەم ژنە بەڕووسوری دەڵێ کە هات ویستم داوای لێبوورنی لێ بکەم بڵێم من ئەمە هەموو ساڵەوە 9 ساڵە بە حساب ئیش دەکەم و لەم دیوم و خۆکاری سیاسیش ناکەم هیچم بەدەستەوە نییە نەخۆش بووم سیم دەرهاتوە سیلم بووە چوومە لوبنان حاڵێکی درێژی هەیە لە کتێبەکانی خوێندنەوە ئەڵێ چاوەڕێ ئەوە بووم ئەم ژنە بڵێ چیت بە ئێمە کرد ئەی ڕۆژە بۆ نامەیەکن نەنووسی ئەرە تۆ کە مابووی بۆ نەدەهاتیەوە بۆ خۆت دەستیم نەدەکردەوە بەڵام هەر ئەوەندەی گوت حەمد و سەنا بۆ خوا پیاوەکە کە بەیەک شاد و شکر بووینەوە یا ڕەبی لە خوا بەزێبێ کە تۆ سەلامەتی چاومان بەیەک کەوتەوە خەفەت بۆ هیچ مەخۆ خوا هەموو شتێک جێبەجێ دەکا ئەڵێ تەوەقعم نەدەکرد ئەو ژنە دڵی منی دەدایەوە لە جیاتی من عزر بۆ ئەو بێنمەوە من خەم بخۆم ئەو دڵی منی دەدایەوە ماڵە خنجیلانەکەی ڕێخست ئەوەندە بە تەرتیب و دەستپێوەگر بوو جارە من نانی ڕۆژانەی خۆمم پێ پەیدا نەدەکرا ئەو پاشەکەوتیشی لە دەزمایەکەم دەکرد ئەوەی کە پەیدام دەکرد پاشەکەوتیشی لێ دەکرد خەمی ئەوم بوو خەڵکم دەبینی 40 ساڵ بوو ژن و پیاو لە بەغا بوو نێزانی بە عەرەبی قسە بکە ئەی خۆیان من ژنێک کە بە حەیاتی خوێندەواری نییە و نەچۆتە مەکتەب و عەرەبی نەبینیوە ئێستا خۆ ناوێت لە ژوور بچێتە دەرەوە بەڵام ئەوەندە بە هیممەت بوو بە ساڵێک لەگەڵ دەرودراوسی عەرەباوا قسەی کرد
لە ژنە عەرەبان عەرەبیەکەی باشتر بوو هەموو کاروباری بازاڕی بۆ خۆی جێبەجێ دەکرد منی اختیاردا بوو کاری سیاسی و حیزبایەتی دەکەم کاری بازرگانی و دوکانداری دەکەم دەوێت خەمی ماڵ و منداڵم نەبێ ئەنجا بیرم لەوە کردەوە ژنێک لە کوێستانەکانی ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتووە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە ئێستا لە عەرەبستانە لە بەغادا هەر وەکو چۆلەکەیەکی لێ هاتبوو خەریب و گەرما دەیسووتان ساڵێک هاوینێک لەگەڵ دۆستێکمە هاتمە شەقڵاوە ساڵی دووەمتی بەخوا ماڵ و حاڵی خۆم بەجێ بنایڵ و مەسرەفی زیادە ناکەم لەگەڵ گەرماکە خۆم ڕادێنم ڕۆژە پێی نەدەکت و سووتام ڕۆژە نەدەگوم من لەم کوێستانەوە هاتوومە ئەم گەرمیانە بۆڵەیەکم لەو ژنە نەبیست بەردەوام پشتیوانی دەکردم هەر دەیگو خوا بە یەکی شاد کردوینەوە سەلامەتی تۆ بوونی خێزانەکەمان بەیەکەوە بۆ من هەموو شتێکە دەیگو بەم فیرە فێری خوێندەواری نابم هەفتەی بە 1000 دەمەقاڵ دەرسێکم پێدەگوت ئاخری فێری خوێندنەوەی کوردیش بوو بە کوردی دەیتوانی شت خوێنێتەوە حرفەکانم پێکتو فێر بوو ئەم ژنە وەفادارە لەم هەموو ساڵی ئاواری ئەم پیاوەدا لەگەڵی دەبێ هەتا دوجار کە دەچنەوە ئێران مامۆستا هەژار نەخۆش دەکەوێت دکتۆرەکان دەڵێن ئەم نەخۆشیە کۆتایی ژیانتەوە بەم نەخۆشی لەوانەیە تەمەنێکی کەمی چەند مانگیت مابێ عاقبەت خێر بوو ئاخر نووسینی هات خزمەتی قورئانی پیرۆزی کرد وتی دەبێت بە زمانی شیرینی کوردی تەفسیری قورئان بکەم قورئانی پیرۆزی دانا تەفسیری هەژاری موکلیانی شاکارێکی ئەدەبی گەورەی کوردیە یعنی بەڕاستی ئەو وشە نازدارانە جارێش کە زەحمەتە دایک مناڵێکی کوردیزانی وەکو هەژاری موکلیانی لە باوەش بگرێتەوە زەحمەتە کوردیزانێک جارێک کە بتوانێت ئەو وشە ڕەسەنە کوردیانە بە پێنووسەکەی بخاتەوە سەر کاغەز ئەم ژنە ئەم تەمەنی پیریان بەیەکەوە بەسەر بردووە مامۆستا هەژار دەیگوت پێش ئەوەی بمرم دەمەوێت تەفسیری قورئانەکە تەواوکەم بۆیە شەو و ڕۆژ سعاتێکی کەم دەخەوت سەفەر و سەردانی نەدەکرد خەڵکی کەمتر دەبینی بەردەوام کاغەز و قەڵەم و قورئان لەبەر دەمی ئەو خەریکی تەفسیری قورئان بوو ئەم دادە مەعسوومەیە بەردەوام لە خزمەتی مامۆستادا بووە سینی نانەکەی بۆ دەبرد بۆی مامۆستا بە نان خواردنەوە مەشغوڵ نەبێ و بەردەوام خەریکی نووسین بێ و فکری نەپسڕێ پاروی بچووک بچووکی بۆ کردووە خستوێتێ دەمیەوە تا پارۆکەی خواردو پارویچکەی بۆ کردووە هەموو سێژەمە ئاوە پارۆ نانەکانی بەدەمی ئەم پیاوەوە کردووە بۆی ئەو خەریکی نووسین بێ لە کاتی نانخواردنیشتا مەشغوڵ نەبێ بەردەوام چای بۆ هێناوە قاوەی بۆ هێناوە بەدەمیەوە کردووە بۆی بەدەستی خۆشی نەیخواتەوە کاتی لێ نەگیرێ بۆیە بەڕاستی یعنی زۆر جا زوڵم لە ژنانیش دەکرێت بۆیە دەنووسێت تەفسیری هەژاری موکلیانی بۆ قورئانی پیرۆز والله حەقە لە تەنیشتی شێوە بنووسێ بە پاڵپشتی ئافرەتێکی بەڕێز کە تا ئەو تەفسیری تەواو کرد کابرا بە خۆی نانی نەخوا پارۆی بچووک بچووک بەدەمیەوە دەکرد چای بەدەمەوە دەکرد ڕۆژێ ئەو قارەمانە ئەو زانایە ئەو دانایە ئەو ئەدیبە ئافرەتەکەی بۆڵەیەکی بەسەرانە کرد خەمێکی نەدایە بەڵکو هەموو خەمەکانی دنیا ڕەوانەوە هەموو نەهامەتەکانی لەبیر بردەوە خۆزگا ئافرەتانی ئێمە لەم شاژنانەوە فێری ئەوە بن کە خەمڕەوێنی پیاوەکانیان بن نەک بەردەوام لە شتی بچووک پیاوێکی بەستە زمان کە هەموو لەشی لە وڵاتێکە کە قەیرانی داراییە قەیرانی سیاسیە قەیرانی فکریە قەیرانی ئەخلاقیە ئەوەندەی ماوەتەوە کە لە ناو ژوو مناڵەکەیە بێ لە ژووریشەوە قەیرانی خەم و خەفەتیش کە جارشکە لە سەدڵی بار بێ ئەوەندەی ماوەتەوە کە دەچێتەوە لای خێزانەکەی تۆزە خەمەکانی لە سەدڵدا بەرێ تۆزە بیحەسێنێتەوە تەواشێت دادە مەعسوومەش کۆچی دوایی کرد مامۆستا هەژاریش ڕۆیشتەوە بارەگای خوا بەڵام ئەم بەسەرهاتانە دەمێنێتەوە ئاوا ڕەحمەتیان بۆ دەنێردرێ جا تۆش بۆ ئافرەتێک نەبی خوشکی بەڕێزم کە گوێبیستی ئەم وتارەی ئێمەی بیکە بە کردار لە ئەمڕۆوە بڕیار بدا خەمڕەوێنی پیاوەکەت بە نەک خەمهێنی بی ئینشاءڵڵا ئەگەر تەمەن باقی بوو خوای گەورە فرسەتی داوچوینەوە سەر مینبەر جومعەی داهاتوو باسی پیاوانیش دەکەین ئەبێ پیاوانی بەڕێزیش ئەوانیش خەمڕەوێن بن بۆ ژنەکانیان نەک خەمهێن بن یا ربی خوای گەورە هەموو لایەکمان بەختەوەری دنیا و قیامەت کەی یا ربی خوای هەموو لایەکمان بەختەوەری دنیا و قیامەت کەی خوایە بەرەکەت بخەیە ناو خێزانەکانمانەوە یا ربی خوایە هەموو ئەو ژنە بەڕێزانەی کە خەمڕەوێنی پیاوەکانیانن خوایە تۆش لە خەم بیان پارێزی خوایە ئەو ژنانەی کەوا خەمهێنن خوایە هیدایەتیان بدەی واز لەو کردارە خراپەیان بێنن خوایە هیدایەتی پیاوەکانیش بدەی پیاوێکی بەڕێز من بەرامبەر هاوسەرەکان هەموو ژنە و پیاوانی کەوان ناکۆکیان هەیە خلافیان هەیە نیزاعیان هەیە خوای ئیسلاحی حاڵیان بکەی یا ربی خوایە ماڵی هیچ کەسێک هەڵنەوەشی و هیچ ژنی پیاوێک لێکدا نەبڕێ یا ربی خوای پەروەردگار ئەولادەکانمان ساڵح کەی یا ربی خوای ئەولادەکانمان ساڵح کەی دین و ئیمانیان پارێزی علم و حلمیان پێ ببەخشی ئەوانەی منداڵیان نیە یا ئەرحەم الراحیمین مناڵی ساڵحیان پێ عەتاکەی یا ربی خوای ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا شاف یا الله هەر کەسێ نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسە دڵ و دەرونی ناڕەحەتە خوای شیفای دڵ و دەرونی بدەی
هەر کەسێ دەستکورت و داماوە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.